ئەم یاریزانەی کە ئەیبینن دوو ماسی بەدەستەوەیە، ئەمە کاری ماسی فرۆشتن نییە، بەڵکو یاریزانەکە لە کاتی ناساندنی درێسی ئەو تیپەی کە دەیپۆشێ نمایش کراوە بەم شێوەیە. دوکانی ماسی فرۆشتەکە سپۆنسەری تیپەکەیە و ئەمانیش کە ڕەمزی ئەو شوێنەیە یاریتیاکان ماسیەکێکە لە ڕەمزەکان لە ناساندنی درێسەکەیە پیشانیان داوەتەوە کە یانەکان و تیپەکان ئێستا لە هەرێمی کوردستان هاوشێوەی جیهان شوێنێک کە وەرزشی تیاکەن ئەگەر شوێنێک بە شتێکەوە بناسرێتەوە ئەوان لە مەراسیمە وەرزشەکەی خۆیاندا پیشانی ئەدەنەوە. ماسی دوکان لە نمایشێکی جلوبەرگی وەرزشیدا پیشانەدرێ. تیپ و یانەکان لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ڕێگە و شێوازی نوێ دەگرنەبەر بۆ ناساندن و بڵاوکردنەوەی ڕەنگ و درێسی دڵخوازی خۆیان. بۆ ئەوەش دەگەڕێن بۆ کارێکی سەرنجڕاکێش کە ئاماژە بێت بۆ ڕەمزی ئەو شوێنەی کە لێی نیشتەجێن. وەکەوەی دەزانین کە قەزای دوکان لەگەڵ بوونی سەد و شوێنە گەشتیارەکەی هاوکات بە ماسی تایبەت بەناوبانگە و خەڵکێکی زۆر و گەشتیاران بۆ دەستکەوتنی ژەمێک ماسی ڕووی تێدەکەن. تیپی میلی کۆمار لە قەزاکە کێکێکە لە تیپە میلەکان و دوکانی ماسی فرۆشێک لەوێ سپۆنسەری دەکا. ئەم جارە بۆ نمایشی درێسی تازە پێگەشتوانی تیپەکە چوونەتە دوکانەکە و لەوێ بە ماسی و وێنەیان گرتووە و خۆیان نمایش کردەوە.